سوپرایزە چاوەڕوان نەکراوەکەی ماڵباتی بارزانی چی لە هەک بەدایە و بەنیازی چییە؟ بابۆ ئەو ناوەی دەمێکە پارتیەکان چاوەڕوانی گەورەبوونی بوون چونکە ئەم هەم کوڕی پێنجەمی مەسعود بارزانیە و هەم بە ناوی بارزانی باوکیەوە کراوە هەم کوڕە بچووکە بەهێزەکەی ماڵباتی بارزانیە بابۆ ماوەی 2 ساڵە وردە لە بۆنەکان دەردەکەوێ و تەنیا دەچێتە ئەو بۆنە و ئاهەنگانەشەوە کە خۆی تیایدا کەسی یەکەم بێ بابۆ بارزانی یان مەلا مستەفای بچووک لەم 6 مانگەی کۆتایی زۆرتر و زیاتر دێتە بۆنەکان بە تایبەت لە بۆنە سەربازیەکان و ڕۆشنبیریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بابۆ لە دایکبووی ساڵی 1970ە بە بەراورد بە براو ئامۆزاکانی زۆرترین پەیج و ئەکاونتی هەیە لە بەشە جیاجەکانی سۆشیال میدیا و هەمووشی پارەیەکی خەیاڵیان تێدا خەرج دەکا بۆ ئەوەی بەنەوەکانی بارزان و پارتی بڵێ داهاتوو بۆ منە نەک بۆ مەسعود بارزانی و براکانی تر ماوەیەکە شانبەشانی وەزیری ئەوقافی حکوومەتی هەرێم و پارێزگاری هەولێر بەشداری چەندین بۆنەی کۆمەڵایەتی و ئاینی و ڕۆشنبیری کردووە کە بۆتە جێگای گلەی و گومان چونکە بابۆ هیچ سیفەتێکی ڕەسمی نییە و لە پێش پیاوانی دەوڵەت دەڕوا و دەیان ئەفسەری پلەداریش سڵاوی سەربازی بۆ دەکەن مەسئولە پارتیەکان بە ئاشکرا ناوێرن بەڵام لە دانیشتنە تایبەتەکانیان ئەوەیان نەشاردووەتەوە کە مەترسیە گەورەکەی بەردەم مەسرور بارزانی نێچیروان بارزانی ئامۆزایی نییە وەکو باز دەکرێ بەڵکو لە ئایندەیەکی نزیکدا واتەکەی بابۆ بارزانی بۆ مەسرور بارزانی برا گەورە دروست دەبێ و وەکو دەڵێن نایەڵێ بە ئاسانی پاروەکە قوت بدات چونکە پێگەی ئەمنی و سەربازی دوای بارزانی باوک لای ئەمە مەسعود بارزانی ئەوەندە متمانەی بە بابۆی کوڕی هەیە لە کۆشکەکەی سەری ڕەش ڕۆژانە لەگەڵ ئەم کوڕەی دەژی و هەموو چاوەکان لەسەر ئەون بۆیە چاوەڕوانی سوپرایز بن لە ناو پارتی چونکە پێشبینی دەکرێت لە کۆنگرەی 14ی پارتی کا لە کۆتایی ئەم ساڵ لە دهۆک بەڕێوە دەچێ بابۆ ببێتە کوڕی دووەمی بارزانی و بکرێ بە ئەندامی سەرکردایەتی و ئیتر زیاتر و زۆرتر دێتە پێشەوە دوجار دەبێ ئەوەشتان بیر بخەینەوە لەبەرەوەی ناوی مەلا مستەفایە بە یادی بارزانی باپیری بچێتە هەر مەجلیسێکی عەشایری لە بارزان هەموو ڕیشسپی و پیامەقوڵان لەبەری هەڵدەستنەوە بۆیە داهاتوو نهێنی زۆری پێیە لەبارەی مەلا مستەفاوە